زیندانیانی سیاسی پێشەنگانی خەبات لە دژەی سەرەڕۆیی و چەوسانەوە. ڕۆژی سێشەمە 19 پوشپەر 16 زیندانی سیاسی ژن لە نامەیەکی کراوەدا حکمی لە سێدارەدانی شەریفە محەممەدی چالاکی کرێکاری خۆشنا و ئازادی خوازیان مەحکوم کرد و جەختیان لەوە کردەوە کە لە پەنای سەرجەمە و کەسانەدا ڕاوەستاون کە مەترسی حکمی لە سێدارەدانیان لەسەر و خوازیاری هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدانن و نووسیان ئەمە نەتەنیا حکمی لە سێدارەدانی شەریفە نییە بەڵکو حکمی لە سێدارەدانی سەرجەم ئێمە هەڵسوڕاوانی کرێکاری سیاسی مەدەنی مافی مرۆڤ و هەڵسوڕاوانی بزوتنەوەی ژنانە. ئێمە ئەم حکمە بە مەترسیەکی جددی و سەرەتایەک بۆ دەرکردنی سزای خۆش لە داهاتوودا دەزانین. لە نێو ئەو زیندانیە سیاسیانەدا کە ئاڵای خۆڕاگریان لە زیندانەکاندا بەرز کردوتەوە ناوە ناسراوەکانی سپیدە خولیان، گوڵڕۆخ ئیرایی، نەرگس محەممەدی و ئەنیشە ئەسەدوڵڵاهی بەرچاو دەکەوێت. ئەو ژنە تێکۆشەرانەی کە ساڵانێکە لە دژی کۆنەپەرستی وستەم و سەرەڕۆیی زاڵ خەبات دەکەن و چاو نەترسانە دیفاع لە مافە پێشێلکراوەکانی زۆربەی خەڵکی کۆمەلگا دەکەن. ئەم نامەیە هاوکات بوو لەگەڵ بەیاننامەی زیندانیانی سیاسی ئەندامی کەمپەینی سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان. ئەوان لە بەیاننامەکەیاندا بەشداری نەکردنی زۆربەی هەرە زۆری جەماوەر لە بەناو هەڵبژاردننی کۆماری ئیسلامی بۆ دیاریکردنی جێنشینی ڕئیسیان بە شەریعەت لێسەنەوە لە حکوومەتی وەلایەتی فەقیە زانی و وێ ڕای بێشەرمانە لە قەڵەمدانی دەرکردنی حکمی لە سێدارەدان بۆ شەریفە محەممەدی هەڵسوڕاوی کرێکاری ڕایانگەیاند کە ڕۆژی سێشەمە لە 9 زیندان دەست دەکەن بە مانگرتن لە خواردن. ئەو 9 زیندانە بریتین لە زیندانی ئێڤین بەندی 4 و 6 و 8 ژنان، قەزل حەسار بەندی 3 و 4، خۆڕەماوە، زیندانی ناوەندی کەرەج، تەورێز، خۆی، نەغەدا، سەقز و مەشهەد. زیندانیانی سیاسی لە کۆماری ئیسلامیدا جگە لە بینینی ڕۆڵێکی کارە و چالاکانە لە بواری خەبات بۆ هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان لە بوارەکانی دیکەشدا لەگەڵ ڕژیم و هەڵسوکەوت و سیاسەتەکانیدا بەرەوڕوو بوونەتەوە. ئەوان هەروەها لە هەوڵدان بۆ بایکۆتکردنی شانۆی هەڵبژاردننی ئەم دواییەی حکوومەتی ئیسلامی ڕۆڵێکی کاریگەریان هەبوو. هەر لەو پەیوەندیەدا زیندانیانی سیاسی لە 38 زیندان لە بەیاننامەیەکدا داوایان لە خەڵکو بەتایبەت لاوان کرد کە گاڵتەجاڕی هەڵبژاردننی ڕژیم بایکۆت بکەن و خۆیان لە چوونە سەر سندوقەکانی دەنگدان ببوێرن. ئەوان وتیان کە چوونە سەر سندوقەکانی دەنگدان بە واتای درێژکردنەوەی دەسەڵاتی ڕەشی ڕژیمێکە کە بووەتە هۆی ئەستاندنی دەیان هەزار گیانی عاشقۆ و وڵاتێکی دەوڵەمەندی کردووە بە وڵاتێکی هەژار. لە نێو ئەو زیندانیە سیاسیانەدا بانگەشەی چەند کەسێکیان کاریگەری زۆری لەسەر بایکۆتکردنی هەڵبژاردن هەبوو. سپیدە خولیان ڕۆژی 3 پوشپەر لە نامەیەکدا ڕوو لە هاوڵاتیان نووسی کە دەنگنەدان زۆرێکە لە خۆڕاگری مەدەنی لە بەرامبەر ستەمگەریدا. ناوبراو هەروەها وتی خۆڕاگری مەدەنی لە جۆری دەنگنەدان دەبێت چالاکانە و بە ئاراستەی گەشە و بەرەو پێشبردننی بزوتنەوەی شۆڕش گێڕانەی ژن ژیان ئازادی بێت. ئەمەش ممکن نییە مەگەر بە پاراستنی هاوپشتی کۆمەڵایەتی نێوان گروپە جۆراوجۆرەکان و ڕنگدانەوە سیاسیەکەی لە پێناو دەستەبەرکردنی دێموکراسی ڕاستەقینە و ئازادی لە ئێران. گوڵڕۆخ ئیرایی سەبارەت بە بایکۆتکردنی شانۆی هەڵبژاردن بۆ دیاریکردنی جێنشینی ڕئیسی جەلاد ڕوو بە ڕێفۆرمخوازان نووسی ئەوان دەبێت بزانن کە ئێمە کۆمەڵانی ئێران خیانەتەکانی ئەوانمان لە ڕۆژی یەکەمەوە لە بیرە. کۆمەککردن بە جێگربوونی دەسەڵاتی کۆماری ئیسلامی و کوشتاری کارەساتباری لاوان لە دەیەی شەزدا لە ڕۆژگارێکدا کە ئێوەی حیزبوڵڵایی و پەیڕەوی خەتی ئیمامیەکان لە لووتکەی دەسەڵاتدا بوون هیچ کات لەبیر ناکەین. ناوبراو لە بەشێکی دیکەی نامەکەیدا نووسی شۆڕشی فەرهەنگی و دەرکردن و خانەنشینکردنی خوێندکاران، مامۆستایان، ئەولەویەتدان بە گەمژەیی بە جێگەی شایستەیی، کوشتار، ئەشکەنجا، دەستدرێژی، تۆ بە پێکردن و ناچارکردنی زیندانیانی سیاسی بە لێدانی تیری خەلاس لە هاوڕەکانیان لە زیندانەکانی دەیەی شەست و قەتڵە زنجیرەیەکانمان لەبیر نەکردووە
کە لەلایەن ئێوە و دەست و پەیوەندەکانتان لە وەزارەتی ئیتلاعاتی ژێرکاریگەری ئێوەدا ڕۆیاندا. نێرگز محەممەدی چالاکی مافی مرۆڤ و براوەی خەڵاتی ئاشتی نۆبێل ڕۆژی شەمە دووی پوشپەڕ لە بەیاننامەیەکدا لە زیندانی ئێڤینەوە ڕایگەیاند کە لە هەڵبژارنی سەرۆک کۆماریدا بەشداری ناکات. ناوبرا و وێڕای جەختکردنەوە لەسەرەوەی کە تاکە ئامانجی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران لە بەڕێوەبرنی هەڵبژارنێکی دیکە لە وڵاتدا بریتە لە پتەوکردنی دەسەڵات و سەرەڕۆی خۆی. وتی کە بەشداری هەڵبژارنی نایاسایی حکوومەتی سەرکوتگەر و ناشەرعی ناکات. بەوتەیە و هەڵسوڕاوە ناسراوەی مافی مرۆڤ مەبەست لە ئەنجامدانی هەڵبژاردن لەلایەن حکوومەتێکەوە کە پشت بە سەرکوت و تیرور و تند و تیژی دەبەستێت وەک تاکە ئامراز بۆ پاراستنی دەسەڵاتەکەی، نەک بۆ ڕێزگرتن لە دموکراسی و مافەکانی مرۆڤ بەڵکو بۆ پتەوکردنی هەرچی زیاتری دەسەڵات و سەرەڕۆییە. ئەکتوکردداری خەباتکارانەی زیندانیانی سیاسی و بە تایبەت ژنانی بەندکراو لەم ڕۆژانەدا کە ڕژیم گرتن و پەروەندەسازی لە دژی هەڵسوڕاوانی کرێکاری بەڕادەیەکی زۆر پەرەپێداوە گرنگیەکی تایبەتی هەیە. ئەم زیندانیانە کە لە کەش و هەوای خەباتکارانەی کۆمەلگا ورە و هێز وەردەگرن بەش بە حاڵی خۆیان کەشی خەباتکارانەی ناو کۆمەلگا بەهێزتر دەکەن. ئەوان ئەمڕۆ وەزەبەخشی کەشی خەباتکارانەی کۆمەلگان و سپەی ڕۆژیش کە قوفڵی زیندانەکان دەشکێن بە پانتایی هەموو ئێران ڕۆڵی پێشەنگایەتی دەگێڕن.